بە لایەنی کەمەوە ڕۆژانە 6 ساعات یعنی بەلایەنی کەمەوە هەر ڕۆژێک کە پشکنین کەم بێت و لۆدەکە زۆر نەبێت 6 ساعات ئێمە لە ژوورەوە کار دەکەین کە بەداخەوە سافەکانمان کەمن ئێمە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە 3 کەس کارەکە لەم تاقیگەیە کە ئەمەش بارگرانێکی زۆری لەسەر ئەوانەی کە لێرە ئیش دەکەن دروست کردووە بەڕاستی کە ڕۆژانە هەموو ڕۆژانی هەفتە هەمووی بەردەوام کار دەکەن لەبەرەوە بەڕاستی کاتێکی زۆرە و مانوبوونێکی زۆر بە برادرانەوە دیارە ڕۆژانە جیاوازە ژمارەیەکی دیاریکراو نییە بڵێ ئەوەنە لە 30ەوە تا 50 تا 60 تا هەفتە بەپی ڕۆژ و بەپی حاڵەتەکانە کە سەردانی نەخۆشخانەکان دەکەن بە تایبەتی ئەمە ئێستا لەسەرەوانەیەکن کە نیشانەیان هەیە یعنی وازمان لەوە هێناوە چۆن بە شوێن گومان لێکراوە بگەڕین یاخود وەرگرتنی سامپڵ بە هەڵ شێوەیەکی هەڕەمەکی ئەمانە نایە ئەمە تەنها بۆوانە پشکنینەکەین کە نیشانەی نەخۆشییانەیە و سەردانی نەخۆشخانەکان دەکەن و لەلایەن پزیشکە بەڕێزەکان و دەنرێنن بۆ نەخۆشخانەی وەفا و مەبەستی وەرگرتنی نمونە بۆ پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا